ئەرکی چاودێری توشبووانی کۆڕۆنایە لە سەنتەری ماد بۆ نەخۆشیە گوازراوەکان. کریشنا وەک پەرستارێک باز لەو پێشێلکاری و ئاستەنجیانە دەکات ڕوبەڕووی ژنان و کچان دەبێتەوە لەلایەن بەشێک لە هاوڵاتیانەوە. دەژڵێت ژنان دەتوانن هاوشێوەی هێز و بازووی پیاوان ڕۆڵی گرنگیان هەبێت لە خزمەتکردنی کۆمەڵگا. بە شێوەی گشتی خاستن لەو سنتەرەی تووشی توندوتیژی دەبینەوە و هەر ئەمەش نین هەموو کارمەندانی تەندروستی تووشی ئەوانە دەبنەوە بە تایبەت ئەگەر بە بەسیترن شتبی بە قسەکردن یان کەسە کە دەمریکە ئەو لە دەسەڵاتی هیچ کەسەکدانە ئەوان کە هێرش دەکەنە سەرت و ڕاستە حاڵەتەکەیان وایە بەس ئەمە کارمەندین ئەوەی لە دەستمان بێلۆیان دەکەین پێویستە زۆر زیاتر ڕێز لە ژنان بگیرێ بە تایبەتی کارمەندانی تەندروستی. ژنان و کچانی تەندروستکار لە سەرجەم قۆناغەکانی ژیان پێشەنگ بوون با جێبەجێکردنی ئەرکەکانی سەرشانیان و وە خۆیان ڕایدەگەیەنن لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆناش بارودۆخی ژیانیان سەختتر بووە و ڕوبەڕووی کاردانەوەی خراپ و توندوتیژی زیاتر بوونەتەوە. بە شێوەیەکی گشتی ژنان وەکو پیاوان شانبەشان دەتوانن لە زۆربەی فەرمانگەکان کار بکەن و کارەکانی خۆیان بە شێوەیەکی ڕێک و پێک جێبەجێ بکەن. ئەمە وەکو پزیشک ئەکیدی ئاستەنگمان هاتوۆتە پێش زۆر جار نەخۆش هاتووە کە برین مردی لێ مردووەیان ژانێکی زۆری هەبووە مەشاکلی بۆ ئێمەش دروست کردووە یان هاواری کردووەیان لەوانەیە پەلاماری کەلوپەلی ناو مستشفای داوە بەس ینی ئێمە دەبی تۆزەگەیت تەحملمان هەبیتونە دەبێت دڵمان گەورە بێ لەگەریان و ینی بە شێوازێکی نرم لەگەڵیان هەڵسوکەوت بکەین. وڵی زۆر جار ڕوبەڕووی ئەو کێشانە بینەوە لێرانە ئەو کاتانی بە تایبەتی ئەو کاتانی کە لێرە عیلاج کەمە زۆر جا عیلاجمان نەبووە عیلاج کەمە نەخۆش دێ هیچ هەست بە بەرپرسیارەتی ناکە ئێمەش وەکو هەموو کەسێکی ئاساین لێرانە حکومەت ئەگەر عیلاجمان بۆ بنێرە ئێمە بۆ چیمانە هەر بۆ نەخۆشە هەم بۆ خەڵکی فەقیرە یعنی خۆزگە بۆ دەخوازم هەموو کەسەک وەک بەڕێز مامجەلال فکری بکرد بۆە بۆ ژنان داوا لە سەرکردەکانیش دەکەم یعنی وەکی مامجەلال فکرکەنەوە لۆ ژنان. وەک ئاشکرایە لە تەواوی جیهان ژنان لەلایەن ڕەگەز و هاوڕەگەزی بەرامبەریانەوە توندوتیژیان بەرامبەر دەکرێت. ژنانی باشووری کوردستان و عێراقیش بەدەرنین لەو پێشێلکاریانە و زۆرجاریش کێشەکانیان بە ئەندازەی لێسەندنەوەی ژیان کۆتایی دێت. کاروان نازم گەلی کوردستان قەزای کۆیە